ئاواتی شەیطان ئەوەیە بەلاڕێتدا بەرێ. قورآن لە سوورەتی البەقەرە ئاەتی 268 دەفەرمێ الشەیطان یەعیدکم الفەقر. جا سەیری وردیەکانی قورآن کە نافەرمێ یەعیدکم الشەیطان الفەقر. فاعیلەکە کە ئەشەیطانە پێش فیعلەکەی خستووە کە یەعیدکمە. دەفەرمێ شەیطان ئیشی ئەوەیە بەردەوام بەڵێنی هەژاربوونت دەداتێ، دایمە خەتەرە دەخاتە دڵتەوە، ئەترسێنێ، بیر و خەیاڵی ئەوەت دەخاتە مێشکەوە کە تۆ تووشی فەقیری دەبی. بەڵام ئیشەکەی شەیطان ئەوەیە حەل و چارەسەری گونجاوت ناداتێ. ئەم شوێنە تا ئێستا ئەمە گرفتێکی نییە. الشەیطان یەعیدکم الفەقر لەوانەیە باوکو دایکێکیش مافیانە بە منداڵەکانی بڵێ ئەگە تەنانەت خاوەنی ژن و منداڵیش بڵێ ڕۆڵێکیان ئاگاد لە خۆت بێ، دنیا بەری وا ڕوون نابێ. ئەم ڕۆگە پارەت لە دەستایە لەوە سێبانی خوا نەخواستە فەقیر بی. بەڵام حەلی شەیطان ئەوە نییە وەکو کەسێکی ڕازگۆی دڵسۆز بڵێ بۆ ئەوەی کە تووشی هەژاری نەبی وەرە دەست پێوە بگرە. ئەمڕۆ پارەیەکت لەبەر دەستایە، ماڵێکت لەبەر دەستایە، ئیسراف مەکە، تەبذیر مەکە. ئیسراف ئەوەیە تۆ بە 10,000 تێر دەخۆی، باوچی پێویست دەکات 50,000 سەرف بکەی. یعنی 40,000 یان لەو مەطعەمە ڕۆیشتێ دەرەوە بڕواتان هەبێت زیادەیە. بە 10,000 نانێکی تەندروستی پاک و پوختی بە لەزەتت دەخوارد، لەو لاشەوە هەر هەمان نانە، بەڵام لەوە چە شوێنەکە تۆزە گران بەهاتر بێ 50,000 دەدەی. کەواتە ئیسرافەکە ئەوەیە تۆ 40,000 بە بەلاش سەرف کرد. ئەم 40,000 کەلێنێکی ژیانی بۆ دەگرتی. تەبذیر ئەوەیە بیدەی بە جگەرە، بیدەی بە نێرگەلە، بیدەی بە ئەو موادانەی کە سینەت داغ دەکەن و ڕەشی دەکەن. ئەو پەڕی تەبذیرە. ئین المبەذیرین کانوا ئیخوان الشەیاطین. ئەوە لەوە فێری قومار دەبی، ئەمجا فێری موادی هۆشبەر دەبی، ئەمجا لە کەسایەتی و مرۆڤایەتی دەکەوی و تیا دەچی. شەیطان پێت ناڵێ وەرە دەست پێوە بگرە خۆل لە ئیسراف و تەبذیر پارێزە. پێت ناڵێ ڕێگەی دووەم بۆی تووشی هەژاری نەبی پاشەکەوت بکە. مرۆڤی سەرکەوتو ئەگەر کەمێکیش بێ لە داهاتی ڕۆژانەکەی، لە داهاتی هەفتانەکەی، لە داهاتی مانگانەکەی، هەیە داهاتی ساڵانێ بۆ نونە جوتیارێکە ئاژەڵدارێکە ساڵانە بەرهەم هەڵدەگرێت، بەشێکی کەمیش بێ لێی پاشەکەوت دەکات. هەر وەختێک تۆ لە کۆی ساڵەکەدا توانیت پاشەکەوتێکت هەبوو بێ، واتە داهاتت تۆزێ زیاتر بۆ لە خەرجەکانت پاشەکەوتێکت کردو، ئەلحەمدوللا لەو ساڵەشە قەرزاری خەڵک نەماوی، خەرزی خەڵکت لەسەر نییە، ئەوە تۆ کەسێکی سەرکەوتووی. ئەگەر کەمێکیش بێ بۆ ڕۆژانێک کەوا محتاجی و احتیاجی ڕوت تێ دەکا، با پاشەکەوتت هەبێ.